میوانێکمان هەیە لەگەڵ ئەو قسە و گفتوگۆی زیاتر دەکەین سەبارەت بەم جەنگە و تێوەگلانی وڵاتانی ناوچەکە بە دیاریکراویش عێراق ئەگەری هەیە تێوە بگلێ یاننا. میوانەکەمان زۆر بەڕێز عەلی ساحب شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز عەلی ساحب شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆداگەداری ئەم جەنگە ئەوە پێی نایە ڕۆژی هەشتمەوە نێوان ئێران و ئیسرائیل. قسە لەسەر ئەوە دەکرێت ئەگەری تێوەگلانی وڵاتانی تریش با قسەمان لەسەر عێراق بێ. پێت وایە ئەگەری تێوەگلانی عێراق هەیە وەکو ئەوەی هەندێک لەلایەنە عێراقیەکان هەڕەشەی توند لە ئەمریکا دەکەن؟ بەڵێ ئێوارەتان باش بۆ خۆتان و کەناڵی کوردستان 24 و گشت عێراقیەکەن. بێگومان ئەم جەنگە چووە ناو هەفتەی یەکەمیەوە بە گرژێکی زۆر تاوەکو ئێستاش هیچ ویستێکی ڕاستەقینە نییە لە هەردوو لاوە بۆ کۆتایهێنان بەم جەنگە. هەمووان پشت بە بەرەی ناوخۆیی دەبەستن بۆ خستنی دامەزراوەی سەربازی و سیاسی. ئەم جەنگە وەکو ئەوانەی پێشووتر نەبوو بۆ پێی ئیسرائیل ئەمە یەکەم جاری نییە هێرش دەکاتە سەر ئێران و ئێرانیش یەکەم جاری نییە کە وەڵامی ئەدەست درێژیانە دەداتەوە. ئەم جارەیە لە یاساکانی جەنگ چوونە دەرەوە، چوونەتە قۆناغی لێدان لە بنکەکانەوە. هیچ هێڵێکی سوور نەماوە، هیچ شوێنێک نەماوە کە هەردوو سوپا خۆیانی لێ بە دوور بگرن لە پێکان. دەبینین هەندێک شوێنی هەستیار هەن دەکرێنە ئامانج بۆ نمونە وێزەکانی ئەتۆمی کە لەلایەن ئیسرائیلەوە کراونەتە ئامانج. ئەمەش مانای ئەوەیە هەردوو لا دەیانەوێت ئەو پەڕی زیان بە یەکتری بگەێنن بۆ وەڵامی پرسیارەکەشت. بەڵێ ئەگەر ئەم جەنگە بەردەوام بێت و پەرە بستێنێت ڕەنگە دەچینە قۆناغێکی تر پێ دەوترێت قۆناغی جەنگی کراوە. هەموو لایەنەکانی تریش کە هاوپەیمانی هەردوولان ڕەنگە بچنە نێو ئەم جەنگەوە باش کە ڕەنگە پێی دەوترێت زۆر مەترسیدار و وێرانکەرە. زۆر باشە. بەڕێز عەلی ساحب، یعنی ئەگەر هاتوو عێراق تێوە بگلێ پێت وایە عێراق بەرگەی جەنگێکی ئاوا بگرێت؟ سەرەتا هەردوو وڵات هاوسەی یەکتری نین. هەڵبژاردەی سەربازی هەڵبژاردنە هێزی موشەکی بەرز بۆتەوە. ئەوە ئەمەش هاوپەیمانی لە نێوان ئێران و گروپە چەکدارەکانن کە لەژێر ئاڵای ئەودا شەڕ دەکەن و ئەمانەش فەسایلی مقاومە و یەکێتی گۆڕەپانەکانە کە ئەمانە ئایدۆلۆژین. بۆیە مەترسیەکی زۆر گەورە بەسەر عێراقەوە هەیە ئەگەر تێوە بگلێت یاخود ئەوە تا ئیسرائیل لەلایەن لە ڕێگەی موشەکی هەستیارەوە بیکاتە ئامانج. عێراقیش ئەو کات دەبێتە گۆڕەپانێکی کراوە بۆ ئەو درۆن و موشەکانە. بەڵام تاوەکو ئێستا هیچ تەداخولێکی ڕاستەوخۆ نییە، با بڵێن هیچ جەنجێکی هاوپەیمانان نییە یان جەنجی بەوەکالت نییە. بەڵێ هەندێکیان هەڕەشیان کردەوە بۆ بەشداریکردن، بەڵام تا ئێستا هیچ جۆرێک نییە لەوە و هەروەها عێراقیش ئەو بڕاست موشەکەی هەیە حکوومەتی عێراقیش هەوڵ دەدا کە عێراق تێوە نەگلێت چونکە دەبێتە ماڵوێرانی بۆ عێراق کە وڵاتێکە پشت بە هاوردە دەبەستێت لە دەرەوە و فرۆشتنی نەوت بۆ داهاتەکەی. زۆر باشە. بەڕێز عەلی ساحب، ئێستا زۆرێک لە شارەزایان لە ئاژانسی وزەی ئەتۆم ئاماژە بەوە دەکەن ئەگەر هاتوو بە دیاریکراویش بنکەی ئەتۆمی بوو شەهر بردومان بکرێ تیشک دانەوەی بۆ دەور و پشت نەکەر بۆ ناو ئێران بۆ عێراقیش دەبێت. پرسیار ئەمەیە ئایا عێراق هیچ جۆرە ئامادەکاریەکی کردووە بۆ ئەوەی نەهێڵێ ئەو تیشک دانەوەیە بە دیاریکراویش
شارەکانی ناوەڕاست و جنوبی عێراق بگرێتەوە؟ هیچ ڕێکارێکی خۆپارێزی نییە لەلایەنە عێراقەوە لەو بارەیەوە تەنانەت هیچ ئامادەکاریەکی پارێزگاریش نییە بۆ ڕێگریکردن لەو تیشکانە تەنانەت لە ڕێگای ئەو هەناسەدان و تەنانەت کشتتوکاڵیشەوە دەکرێت بگوازرێتەوە. هەندێک راپۆرتەکان دەڵێن شەهر لار دێک شوێندا زۆر لە خوار لەژێر زەویەوەیە لە سەر زەوی دوورە. ئیسرائیلیش دەڵێت ئەو موشەکانی هەیەی ناتوانێت ئەوە ببڕێت، بۆیە هەوڵ دەدات ئەمریکا بێنێتە ناو ئەو جەنگە. لەبەرەوەی عێراقیش ڕێککەوتنی استراتیژی هەیە لەگەڵ ئەمریکا، ڕەنگە ئەمریکا دوور بکەوێتەوە لە پێدانی موشەشی ژیر و زیرەک بە ئیسرائیل بۆ تێکشکاندنی ئەو بنکانە. ئەگەر هاتوو ئیسرائیلیش ئەمە بکات ڕەنگە ئێرانیش وەڵامی بداتەوە، دەکرێت چەکی باڵستی پێشکەوتوی هەبێ، موشەکی هەبێت توانێت هەڵگرتنی سەر کڵاوی ئەتۆمی هەبێت. بۆیە ئەمریکا و وڵاتانی زلهێز وەک بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا نانەوێت دۆخەکە بگاتە ئەو قۆناغا، چونکە دەرگایەک دەبێ بۆ جەنگی علی ساحب. زۆر باشە بەرز علی ساحب، ئەمڕۆژ لە نەتەوە یەکگرتوەکان تەواوی وڵاتانی جیهان داوای دانوستان دەکەن، دانوستان لە ئێران لەگەڵ ئەمریکا. بەڵام ئێستا لایەنی سێهەمیش هەیە کە ئیسرائیلە و لە جەنگەکەیە. پێ دوایە دانوستان دەبێت تەنها لە نێوان ئێران و ئەمریکا بێ یاخود لە نێوان ئێران ئیسرائیل ئەمریکا؟ دەکرێت ئەمریکا پشتی ئیسرائیل بگرێت. تاوەکو ئێستا هیچ گفتوگۆیەک نییە و جەنگیش بەردەوامە. ئێران هەڕەشەی کردەوە بەوەی گفتوگۆکان بوەستێنێت و لە ڕێکەوتن نامەی نێودەوڵەتی بۆ سنووداکردنی چەکی ئەتۆمی بێتە دەرەوە. بەو پێی ئەمە دەبێت هۆی بەرهەمهێنانی با بڵێ چەکی ئەتۆمی نە ئەمریکا و نە بەریتانیا و فەڕەنسا وڵاتانی تریش نانەوێت ئێران ببێتە دەوڵەتێکی ئەتۆمی. بۆیە ئیمڕۆ کۆبوونەوەکەی وڵاتانی ئەوروپی بۆ سنووردارکردنی ئەم جەنگە بوو، چونکە ئەو ئامانجی گیرا بوونە بەر بنکە ئەتۆمیەکانی ئێران بوو. ڕەنگە ئەمەش بمان باتە قۆناغە مەترسیدارەکەەوە کە جەنگی ئەتۆمیە و نەک تەنها ئیسرائیل و ئێران وێران دەکا، بەڵکو وڵاتانی دراوسێش وێران دەکا. هاوڵاتیانیش بە شێوەیەکی گشتی دووچاری مەترسی دەبنەوە، چونکە پیسبوونێکی ژینگەی ئێزگار زۆر ڕوودەدات و وڵاتانی گەورەش زلهێزیش نانەوێت ئەمە ڕوودا و فشار دەخانە سەر هاوپەیمانەکانیان، جا ئێران بێ ئیسرائیل بێ بۆ هێورکردنەوەی ئەو جەنگە و چوونە نێو ئاگربەستێکی کاتی و ئەو کات ئەمریکا چارەسەرێک بدۆزێتەوە. عێراقیش هەردوو پەیوەندی خۆی لەگەڵ ئەمریکی و ئێرانیدا بقۆزێتەوە، ڕۆڵێک بگەڕێت بە شوێن ڕۆڵێکی استراتیژیدا بۆ چارەسەر، چونکە دۆخەکە تەنها بۆ هەردوو وڵات کارەساتبار نابێت، بەڵکو بۆ هەموو ڕۆژ وڵاتی ناوەڕاست وێران کرد دەبێت کە ئێستا لەسەر دۆخێکی نالەباردایە. زۆر باشە، زۆر بەڕێز علی ساحب، شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ مابووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.